توانرا ئیمڕۆژ بەشێشت کە لە دوو کەرتی سەرەکی کە لە شاری هەولێر ئەویش کەرتی باغمرە شەهاب کە گردەڕەشەی ئەسعەد پێدەێنەوە و هەروەها لە کەرتی حەزا کە ئەویش کەتشکێ ناو شاری هەولێر ئەو کارتانەی کە تەوزیع کرابوو و دابش کرابوو توانرا ئەمڕۆ ژمارەیەک بکە کە کۆی گشتەکەی ئەو دوو کەرتە 7300 سەنەد ئامادە کراوە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن سەردانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر بکەنەوە و بتوانن مامەڵاتی تەحویلکردنی ئەم کارتانە بکرێتە سەنەد. ئەوەی شایانی باسە ئێمە لەو ساڵەدا لەو 128,000 کارتێک کە پێشتر لە ساڵانی ڕابردوو کە دابش کرابوو تاکو ئیمڕۆ دەتوانم بڵێم زیاتر لە 90,000 تاکو 95,000 کارت ئەوانە تەواو کرایتەوە ئەوەی کە مایتەوە کە ئێستا کاری لەسەر دەکرێتەوە لە نێوان 20-25,000 کارتێک مایتەوە کە پەیوەستە بە کارەکانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر بە تەواوبوونی ئەو 25,000 کارتش خۆشبەختان دەتوانم بڵێن ئێمە لە ئایندەیەکی نزیک دەتوانین بڵێن گشت ئەو کارتانێک کە دابش کرابوو دەکرێتە سەنەد و سەنەدیش وەک بە خۆتان دەزاننەوە مافی یاسایی تەواوی ئەو حاڵاتیانە کە تیایدا دەتوانێت پارێزراو بیتن لە ڕێگای دادگا و سەرۆکایەتی و فەرمانکانی میری.